سلام الربوار سلام ما مستعد سلام ما مستعد يلا يلا ديزاين أول زۆرجاران بەخۆم دەڵێم یاسای ژیانم وایە کەسی مردم خۆش دەوێت ڕقم لە بێوەفایە کەسی مردم خۆش دەوێت ڕقم لە بێوەفایە بەزۆر کەسم گوت برا برایەتی کەی نێوایە بۆ ماوێک لەگەڵت دەبێ و دوایە دەگەی لێدایە دانیشتی سەیف و سورچی دەڵێی ئامیر لیوایە ئای هەزار بەندی بۆ دەڵێم دەنگم وەکات دۆشایە محمەدی مام ڕەحمان سڵاو ئەلە و برایە بۆ ئەحمەد و بۆ توانە و ئەمەی مامەشوانی کاک فریادیشمان لایە لەدەست ئەو بێوەفایە من نامەی بۆ دەنێرم نامەی چاوڕەشم نایە من نەمدەزانی کە ئەو لاستم بێوەفایە پێی دەبدم هەموو کەسم هەموو کەس بێوەفایە جێی هێشتومە بۆ پارە ڕۆیی ئەو بێوەفایە ئێستا سەفەری کردووە ڕۆی وا لە تورکیایە بۆ سەیفەدین سورچیا یادی ئەو شێرە برایە ئەمەی مام شوانی دۆستی هەرێم تەنیایە فریادی مام فەرعانی برای هەرێم تەنیایە جوانە هەر دەڵی سینەی مارە بەڵێم بە قوربانت بم ماشەڵڵا جوانە تارە ئای بەشن و باڵی چەند جوانە شەدە و جێلجێل لە دارە دەڵێم بە قوربانت بم کە دەیبینم ئێوارە بەشن و باڵی جوانە زۆر جوانە زۆر نازدارە بۆ سەیف و سورچیە کوڕێکی بەدەمارە بۆ ئەمەی مام شوانی بۆ تەقەڵای منارە بۆ ئەحمەد و مەحمەدی بۆی دڵێمە و نەوارە هذه على التوفينة هەبوو ئەو درۆی لەگەڵ کردم هەموو کەسی هەرێم بوو ڕۆشت و پشتی تێکردم ئای نەوزانی بێوەفایە بە درۆیان گەورەی کردم بێوەفای بێوەفا بۆچی ئاوات لێ کردم ئای چۆن دانیشتی سورچیانە من بۆ سورچیەکان پردم ئەحمەدی مام ڕەحمان دەیڵێم بەدەست و پردم بە یادی مام ڕەحمانە لە خزمەتیدا هەم دەیڵێم بەدەست و بردم ژیۆ تەمام مەستەیە
ئەویش پێم دەڵێ کەسم دەڵێم بە قوربانت بم عشق لە دوای تۆ مەسێم ئەگەر بە گولەش لێم دەن لای توێش قدراوە ناسم ئەگەر بە گولەش لێم دەن دوای عشق قدراوە ناسم لە خزمەت مامە سەیفۆم وا دەیڵێم بە پێنووسم فریادی مە فەرعان ئەوا دەیڵێم پێنووسم شێتی کردەمە یارە ئەگەر چاتێکی دەکا ئەگەر دێتە سناپچات جەرگ و دڵم لات دەکا کاتێ پێم دەڵێ هەرێم بە ژیانە بانگم دەکا یاخود شەوان سەعات دوازدە ستری کان ڕەوان دەکا سەیفۆ دەستوری دایە هەرێم لە یادی ناکا یادی مام ڕێبوارە بۆ هەموومان بەکەلکە یادی محەممەد چاوشینیا ئەگەر ناوی نەینم لە باخەمرەی دەرم دەکا کاکە سەردار چاومانە لە فتمان کاکە سەردار کاکە توانە سورتی یالا ئایا کراسەی چەند لێ جوانە کراسی ڕەش لە بەر دەکا دڵم شێت و شەیدایە لە تیکتۆک پۆستان دەکا ئای دڵم شێت و شەیدایە لە تیکتۆک پۆستان دەکا نش کۆمێدی بۆ دەکەم ئەی هاوارە چی دەکا ئەی بۆ من دەدیزاینە بخوازوانم تەسویرکە بۆ من دەدیزاین چون لە هەولێرێ تاکە قوربانت بۆ مام ڕێوار لەگەر دیاری عەزفیکە